هێزە سەربازیەکانی عێراق گەماروی شارۆچکەی فەلوجەیان داوە کە لەژێر دەستی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدایە. لەگەڵ پشتیوانی هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانان و هەروەهاش تۆپبارانەکاندا هێزە سەربازیەکانی عێراقی توانیویانە شارۆچکەی گەرمە ئازاد بکەن کە 16 کیلۆمەتر لە فەلوجەوە دوورە. لە دەمێکدا تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە پاشەکشەدا نەبەردەم هێزە عێراقیەکانی هاوپەیمانان پشتیوانیان دەکات لە هەردوو شارۆچکەی هیت و ڕوتبە وەک کاربەدەستانی لەشکری ئەمریکا دەڵێن هەندێک ئاماژە هەن کە دەشێت سەرکردایەتی دەوڵەتی ئیسلامی ڕێگەی دابێت چەکدارەکان ناوچەکان جێبهێڵن. وێڕای ڕەوشەلاوازەکەیان تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی هێرشی لە ناکاو دەکەنە سەر هێزە عێراقیەکان و کاربەدەستانی هاوپەیمانانیش دەڵێن دەشێت بۆ لەمە و دواش تێرۆریستان لەسەر ئەو تاکتیکەیان بەردەوام بن. ئەم ڕۆژ یەکشەممە هێرشەکانی سەربازە عێراقیەکان بە یارمەتی هاوپەیمانان بەردەوام بووە بۆ ئازادکردنی شارۆچکەی فەلوجە. سەدان خێزان لە فەلوجە ڕایان کردووە، بەڵام هێشتا بڕوا وایە هەزاران کەسی سیڤیل لە شارۆچکەکەدا گیریان خواردبێ. دەستگای پەنابەرانی سربەنەتەوە یەکگرتووەکان کۆمەک و یارمەتی دەگەیەنێتە ئەوانەی لە فەلوجە خۆیان دەرباز کردووە. کاربەدەستانی UN دەڵێن هەروادێ و ژمارەی کوژراوەکان زیاد دەکات لەوانەی لە ناو فەلوجەدا نایەنەوێ شەڕی هێزە عێراقیەکان بکەن. یەکێکیش لەوانەی لە فەلوجەوە ڕای کردووە بەنەتەوە یەکگرتوەکانی وتووە بە چاوی خۆی بینیوێتی زۆر کەس لە ناو فەلوجەدا کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە یان منداڵەکانی خۆیانیان کوشتووە بەهۆی هەژاری و نەبوونی خۆراکەوە.